لە کاتێکدا هەرێمی کوردستان یادی دامەزراندنی 31 ساڵەی دەکاتەوە لە ئەنجامی دروستبوونی ڕاپەڕینێکی گەلی باشووری کوردستان. بەڵام دوای زیاتر لە 3 دەیە ئێستا خەونی میلەت سازدانی ڕاپەڕینێکی دیکەیە بۆ دەرکردنی ئەو دەسەڵاتدارانەی کە بە جووتێک پێڵاوی لاستیکەوە هاتنەوە هەرێمی کوردستان و ئێستا بوون بە ملیاردێر. دۆلارەکانیان لە بانگەکانی ئەوروپا و ئەمریکا عەمبار کردووە و میلەتەکەشیان شەڕی دەستکەوتنی قووت و موچەیانە. ڕاپەڕین دەسەڵاتێکی ستەمکاری ڕووخان لە بەرامبەریشدا نەک ئامانجەکانی ئەوەی کە ڕاپەڕینی بۆ کراناتەدی بەڵکو زۆر لەوەش کە هەمان بوو لە دەستماندا. بەرهەمەکەی هێنانەکایی شەڕی ناوخۆ و دابشکردنی سامانی میلەتێک بوو بەسەر 2 حیزب و 2 بنەماڵەدا. ڕاپەڕین شکاندنی شکۆی میلەتی لێ بەرهەمات و هەزاران هەزار گەنج و ڕۆڵەی کورد ئاوارەی وڵاتانی هەندەران بوون کە سەدانیان لەو ڕێدا یان خنکان یان ڕق بوونەوە. ئەوانەشیان کە بۆ باشترکردنی بژێ و داواکردنی موچەی خۆیان ناڕەزایەتی خۆپشاندانیان کرد یان کوژران یان لە زیندانەکان خزێنران و تۆمەتی سیخوڕی و ناپاکیان بەسەردا بڕا و جلی پرتەقاڵی تیرۆریستیان لەبەر کرا. ڕاپەڕین دەسەڵاتێکی لێ فەراهەم هات کە پێی شەرم نەبێت تۆمەتی ناڕەوا بۆ ژنە چالاکوانێک دروست بکات 2 ساڵ لە کونجی زیندان بخزێنرێت و لە مێرد و 5 منداڵی جیا بکاتەوە. ڕاپەڕین حکومڕانێکی لێبەرهەمات کە لە هەناردەکردن و فرۆشتنی 10 ساڵی نەوتدا دەیان ملیار دۆلار قەرزار بووە. ئەی ئەگەر ئەم دەسەڵاتە نەوتی بکڕایە دەبوو ئێستا چەند قەرزی بەسەر هاوڵاتیاندا بهێنایە. دەسەڵاتێک کە خەریکی تاڵانکردن و فەرهودکردنی بەرهەمی سەر زەوی و ژێر زەوی خاکی هەرێمی کوردستانە. ئەوەش لە ڕێی چەند گرێبەستێکی نێنی لە ژوورە تاریکەکان کە جگە لە چەند کەسێکی نزیکی یەکتری هیچ وەزیر و حیزبێکی بەشداری حکوومەتیش ئاگان لە چۆنیەتیەکەی نییە. دەسەڵاتێکی بازرگان لەسەر ژیانی هاوڵاتیانی خۆیان کە هەموو خزمە گوزارێکی بە دروستکردنی چەند کۆمپانیایەکی کەرتی تایبەت کردووە بە پارە لە تەندروستیەوە بیگرا تا دەگاتە شەقام، ژینگە، خۆڵ و ئاو. هەر سەبارەت بەو دەسەڵاتی کە ڕاپەڕین هێنایە ئاراوە ئێستا ئەم دۆخە نەخوازراوی بەسەر هاوڵاتیان دەهێنا. هی ئەوەیە کە کەسانی قیادەی ئەم میلەتە دەکەن لە ناخەوە پیسن، لە ناخەوە گەندەڵن. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری دەڵێت ئەم دۆخە بەهۆی ئەوەوەیە کە کەسانێک سەرۆکایەتی خەڵک دەکەن پێشەوەی دەستیان پیس بێت دڵ و دەرونیان پیس و گەندەڵە. هاوکات سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە ساڵیادی ڕاپەڕین پەیامێکی پەیوەست بە ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین بڵاو کردە و تیایدا حکومڕانی 30 ساڵی هەرێمی بە گەندەڵ و ناشەفاف و قۆڕەکار و ستەمکار وەسف کرد.